ئەوەی کە لە ڕێگای ئاوەوە بڵێن گەشەی کردبوو بەرهەم هاتووە بە 850,000 دینار لیان وەردەگیرێت. ئەوەی کە لە ڕێگای دێمی و ئەتیمادی لەسەر ئاوی باران بووە بە 800,000 دینار لە جوتیارەکان وەردەگیرێت بۆ هەر تۆڵێک. ئێمە کە ئیمڕۆ ئیعلانمان کرد بە بازارکردنی گەنم وەردەگیرێت سونی پارێزگا هەولێر بە فعلی کارەکە دەکرێتن. ئێوە دەتوانن خۆشتان بینی کە چەند باڵ هەرگرێت ئێستا چاوەڕێ دەکەن و لە هەمان کاتیشدا پرۆسەکە بەڕێوە دەچێتن پاشکەمێشتر دەتوانن تەسوێر بکەن کە ئۆتۆمبیلەکان باڵهەرگرەکان دێنە ناو ئەو سایلۆیە بەڕێکە وەردەگیرێت سونی پارێزگا هەولێر 122,000 و چەند کیلۆیەک دەبێتن عەفوان تەنێک دەبێتن کە گەنم وەردەگیرێت بەڵام بەرهەمی ئێمە ساڵانە چەندە سەرەوەی 700,000 تۆن دەبێتن لە سونی پارێزگا هەولێر بۆیە ئەو بڕێکە وەردەگیرێتن سەرڕای ئەوەی کە ساڵێکی نەهات بۆ کەم باران بوو بەڵام ئەو بڕە بەردەستە دەتوانین وەرد بۆیە ئەوەی کە ئێستاوەکو ئێستا بۆ ئێمە دەست نیشانکراوەکو باسی لە سنووری پارێزگای هەولێر تەنها باسی پارێزگای هەولێر دەکەم 122,000 تۆن دەبێتن بەڵام ڕەنگە لە کۆتایی پرۆسەکە لە ماوەیەشتر بڵێن بڕێکی زیاتر وەردەگرین بەڵام ئەوە لای ئێمەش معلوم نییە ئەوە لەلایەن حکومەتی فیدراڵەوە بڕیار